قسە بکەمەوە مادیە زەعیف بووە تەلەفۆنێکی بۆ بکەم. الو شیرین جان کوی جانەکەم ئەحوالت کووە بەس پێم برێ تو باشی؟ چۆنی داهەم باشی؟ جانە زۆر باشم بەڕاستی لێت تووڕەمە سبەینەکە تەلەفۆن لەکردی جواب نەداوە لۆ کاکە تۆش وەخت و ناوەخت نازانی یانی یەکی نیوەڕۆ دوو سێ چوار پێنج شەش ئەو قسانە مەکە جانەکەم تووڕەبوونت لێ نەهاتن ئێستا پێم برێ حاڵت چۆنە دڵنیام کە ئێستا دەچە سەر بەحرێ ڤیدیۆ دەکەیەوە وەڵای ڕاستی دوێنەویستمان بچین بەڵام ڕۆشتیشین سەماگە شارەوانی لەو ناوایاندا و نووسراوە دانجەر خەتەر وتمان بۆ وتیان ئاوەکە پاکەینەوە کسێ شیرین شتی وا کو دەبیت ئەو بەحرە خۆ مەسبەح نییە کەس بەحری خاوی کردەوە منیش سەیرم ماتوتیان ئەوە شارەوانی بەشێکی کڕیوەتەوە نازەمەیکەنە دوورگا نازانم چی باشە شیرین گیان ئەو بەحرەنا بەحرش کە خۆی بەحری لێ نییە ناوەکان نازانم ئەگە پێت دەرێم دەبڕۆ لێش شوێنێکی کولتوریە زانم کێڵەیەوە بە تەمای بچین بۆ ئەوێ نانە جانەکەم نا باسی بەحرشکە دەکەم هەی دڵەکەم وەڵی پێیانم وت بە تورکیش قسەم کرد لەگەڵیان وتی جارێ بە تەمام مەبە چونکە ئاوەکە زۆر پیسە باشە جانەکەم باشەکەم کە ئەو بەحریان پاک کردەوە بڕۆ ڤیدیۆکە لەو بکرێ ئەی پێم نەوتی وا بە تەمام بچمەوە شوێنە کولتوریە باشە دڵەکەم ئەیدە باشە دەلێوێن دەرڤیدیۆ لۆ بکەوە وەڵا گەر شەبەکە هەبە قەچێکە بۆنە شیرین گیان وەڵڵاهی ئەگە لەسە قسێت و بیتن یعنی کەس قسەی کەس ناکاتن ئەو تورکیە معقولە شەبەکە لەوێ دەرزایی بیتن وە نییە شتێ هەوە نییە ئەو شوێنە پەشیمان بوومەوە ناچم لۆ جانەکەم شارەوانی ئەوێن دەرش خاوین دەکاتەوە نەوەڵا ئەو کچە پۆرم وەڵی نازانم چونە ژورۆ $50 نازانم چی بۆ چییە؟ $50 بڕۆ بیتە چی مشکلت هەیە؟ نەوەڵی داهەمەوە پارە مەسرف زیادەیە بۆ بکەم با پارەی خواردنم پێ بمێنم باشە جانەکەم باش ئێستا دەچمە لایش کاک شێرزادی $150 ڕەوان دەکەم باشە؟ بەدڵی خۆت باشە جانەکەم مادەم وێ $200 دەنێرم باشە؟ دە باشە دەستە خۆش بێ ئەر باشیشت کرد ژمارەی کاک شێرزادی دووەرگرت ئادی ئێستایشمان پێکەوێ تاڵە شارەزا بوو چاکە پێم خۆش دەستخوا سڵای منی پێ بگەنە لۆ شینە سڵای تو پێ بگەنم ئەو قسەی نەکەی هازارشکە عیبە ئێوتم ئەوە نیە عەزێتە خوان دیت بار حەڵ دەستەکانت خۆش بە شیرین گیان دڵەکەم دخوا ڤیدیۆکە لۆ بکە ئەی دام خۆزگەلی ئەوە ناتوانانی بی بۆێرە ئەرێ وەڵڵا کو ئەو بیرم لەوەی نەکردەوە شیرین گیان ئێستا دەچم ڤیزەی وەردەگرم و دێمە تورکیای وەرە تورکیا خۆشە چینە لای بەحار نانە گیانەکەم دێم هەر ئێستا دێم کوورە وڵا لێش گەڕێ و پارە مەسرف زیادێ بۆکی خۆم هەر دێمەوە هەر هەفتەی شەڵە دێمەوە بەس ئەو زاری هاوسەرگیری بکەینەوە دووبارە دەچینە سەر بەحرێ لەوێنە ڕسمی دەگری سناپی دەکەین ڤیدیۆی دەکەین لەو ڕۆژە ئیشەڵا قسەی لەسەرەکەین مەسەلەی زەواژ و کوشتی تر نییە دا لۆ جانە ئەتو دڵت هەڕەقا بەبزەم ئەو دڵە بەچ نەرم دەبیتەوە دام لێ لەو مۆزوعە داخەتکە باشە باش دوایە قسەی لەسەر دەکەین باشە دە باشە بە قوربان باش خەمت نەبی ئێستا پارەکە لەو دەنێرم زەواج ئەی هاوا چ بکەم کیژەکەت ماڵی ڕەمانم بێبی خانم دەرێن کیژەکەت کە دەستگیرانم بێبی خانم خێر بێتە خێر بێتەوە ڕۆڵە وەرە سەریکە بزانە سعدی چی بۆ کڕێەوە یا الله زانە جوانە سعدی بەدڵی ئەو کڕێوە جوانە وەڵڵا جوانە چییە؟ جا ڕێک زانیشی حەزم لە ڕەنگی سوورە زانێ سعدی زەوقی جوانە چییە کچم؟ کوا؟
کات مەژوورە مۆبایلەمە دەستەوە نەبوو نازانم ڕۆڵە هیچ هەرو عەلاگەی و جانتاکە پێ بوو دایکە بخوا مۆبایلەکەم لەبیر چووە لەکوێ؟ لەگەڵ سەعدیانە بووم یانەوتا لەو دوکانە بیرم چۆ یانەوتا لە سیارەکەی سەعدیایە قۆڕناکەم دایکە تۆ بۆ تەلەفۆنەکەی بۆ بێنە مۆبایلەکەی من لەوێ سەعدی بێ خوا ڕۆژوبێرە خێر بێکە تۆ بۆچی؟ ها کوڕم ئەجانسی چییە؟ ئی کەس نییە بڕۆ ژۆرێ ئارام کاتخوا پێم برێدی دڵم ئارام بڕۆ ژوورێ ئەلو؟ ئەلو؟ چی بوو دای هەڵی کرد تۆ قسە ناکە ئەلو ئەلو ئەرێ بۆ جواب نایتەوە بێنە بێنە ئەلو؟ بۆ جواب ناییتەوە ئەو مۆبایلەی کچەکەی منە ئەلو؟ قڕم بەسەرێ گوتی مۆبایلەکەی منە ئێستا تاکید بوومەوە کەی ژنانە ئەلو کاکە گیان کاکە خیانەت لە ناو دەستەکانمە کاکە لە ناو سیارەکەی سەعدی مۆبایلێکی ژنم دۆزێەوە دەزانێ ژنانەوە کوڕە کاکە ڕسمی ژنانی لەسەرش ڕسمی ژنان ئەوە چییە هەزار کەس ڕسمی ژنی لەسەر مۆبایلدانە کاکە گیان با هەزار نەفەر کو ئەگە ئی پیاوان بی ڕسمی ژنی خۆی کو دادنی دوایش ئێستا ژنەکە بە خۆی تەلەفۆنی کرد گوتی ئەم مۆبایلەی منە هەرچەند گوتی ئەلو ئەلو قسەی کرد من یەک کەلیمەش جوابم نەداوە باشە باش مۆبایلێک بزر بۆ چپەی وەدی بە سەعدیەوە هەیە کوڕە کاکە بەڕاستی تا ناو سیارە سەعدی خۆم دەرم هێنا باشە خوشک وێستا بە چ بکەم دەیە چ بکەم کاکە یعنی چ بکەی کاکە دە باشە خوشکت فڕێدە وەسیەتەکەش فڕێدا وەسیەت باشە ئەوە هاتم دەی خواحافیز باشە کاکە جیان خواحافیز ئای خۆیە سەعدی کۆم دوولاکە ڕەشید گیانی ڕەشید کالۆم بسوڕی گورە ماڵ داوا بدرێن ڕاقسەی دەکەی دەرێم ئەو جلە جوانە ئەو شاڵە جوانت لەکێ مەبەستم لەکێت بوو قابلە دزی بێتم سەعدی وەڵڵای ئەوەی ڕاستی بە سەعدی گیان وتمەم ڕازی لێ تاکەی وەڵا خۆم کرد بۆ بازاڕا چی پارەم پێ بوو یان بەم شاڵە تەقانمەوە بەڕاستی سەعدیش جواب نایەتەوە ئێستا بۆ جواب نایەتەوە هەر بۆی بکە دایکە خوای گیانەمە چی بوو ئەم مۆبایلەم بۆ چۆن ئەبێ مۆبایل ئاوا دابنین لەم لاولا وەڵڵا مۆبایل لە هەموو شتە زەڕورترە یان دەترسێم بە تەمابێ ژنی بینی حقیقەت تارەرە وەڵڵا ئەوە کڵاوەی ڕۆژکانم ناتوانم بە پێوە بم وەڵا کە حاڵی تۆ ئەبینم سوێن بەخوا باسی ژنێنانەکەی تووشی سەرێشەوە بم وەڵڵا هیچ عیبم نییە خۆشترین ژیانم هەیە مێدەنگ بە ئەلو ئەبڵا سەعدیە سعدیە ئەلو سعدی گیان باشی کاکە سەلامەت بی ئەبڵە گیان بە قوربانە بەم سعدی گیان کاکە گیان تۆ باشی دایکە دەبێنە وەڵڵا ئەبزانە لیمۆڵە چی بە قوربان سەعدی چۆنی بڵێ لیمۆ گیان کوی سەعدی ئەزانی مۆبایلەکەم لەبیر چۆ نازانم تەلەفۆنیشی بۆگەین کەسی هەڵێگرێت و جوابیشمان نایاتەوە مۆبایلی چ و حالی چ لە چەندەرێ لە بیرت کردیە سەعدی گیان من نازانم زانم لەو دوکانانە لەبیرم چۆ تەلەفۆنی بۆکەین هەڵی شێگرێت و کەچی قسە ناکە ئای قڕم بەسەری خۆ ئەمە دوکانە کو دوو دوکانمان نەکردیە ئەو تو ئەوڕۆ 100 دوکانت بەمە کردیە ئەمن چ زانم لە کامە دوکانیە ئای قڕم بەسەری ها لەگە برادەرەکەت قسەت کرد دەترسم نییە نازانم لە مەطعەمەکەی بوو لە دوکانەکەی بوو نازانم لە شوێنێکی ئەوا بوو بەجێ تێشتبی نازانم نانا سەعدی خۆم لەبیرمە لەوێ بەجێم نەهێشت هەڵم کردوای ئەوە بەس سەبەت بیر بکەوە بزانە لە چییە مێش خۆ ساوکە لە چێت لە بیر کردیە وەڵڵی سەعدی بیرم نییە بەس سەعدی ڕسمێکی خۆم و خۆتم کرد لە ناو سیارەکەی هەم مۆبایلەکەم بەدەستەوە بوو باش ئەنگوو تەلەفۆنتان لە بۆ ڕقەمەکەی کرد ئەی چۆنەی ناڵم تەلەفۆنمان بۆ کرد هەڵی شێگرێ بەس قسە ناکە باشە باش ئێستا تەلەفۆنەچی نۆ دەکەم دە باشە دەیخوا حافیز وەڵا حاڵ زۆر خۆشە قەت خۆزگەم بە حاڵت نەبێ باشە وەڵ حالت خۆشە ئێستا چ بکەین تەلەفۆنەچی لۆ بکەم
موبایلی لی بۆی بزر بووە. کورە سعدی ئەو تۆ چیەکەی تۆڵێ عەقڵت نییە بۆ خاتری خوا تۆ بۆ هەموو شتێ خۆتە خەیتە گێژاو کاکە نابێ بۆ موبایلی خۆ کێڵێ ئەو موبایلە بە هەنار نییە ئێستا بە قورعان زۆر عەقڵیە تۆ بە موبایلی خۆ خۆشم نا ئەسنینەکەی خانە بێنم شاگردەکەی غەزوان غەزوان ناوەکەیم لێ تێ شاگردەکەی خانم بە وایە بە قەزوان نابیتم نەتوایە عادی بەس ئاگات لێبی ها برێ خانمی ئیشێکی زەڕوریمان پێە باشە نەتۆزێک گێژۆکەی خانم عادی باشە بە قوربان ئەرە وەی نەمینێ من نەمینێم ژیانم هەمووی تێکتووە و نەمینێم ئای ئاگرە تێبەربی ئای زیری کە لە کونی چاوت دەردی بۆ تو ئەو مۆبایلە لۆ بزر دەی کاکە جان وەرە دەی فەرمو خاڵەدان فەرمو خاڵدان نارکوی باشی کاکە جان خاڵە مشکلەیەکی دایکمان هەیە ئێستا هەردووکمان پێکەوە حەلی دەکەین بڕۆ کوڕا کاکە جان بەخێر بێ هەنارجان چ بۆ دیسان کاکە چ بووە ئەو من دۆزێ و لە ناو سارەکە سعەتی ئەتی بۆم باز نەکردی لە تەلەفۆنەکەش هەنارجان بەڕاستت زۆر غەدە لە سعدی دەکەی بەڕاستی هەموو جارێ تووشی مشکلەی دەکەی و بانگم دەکەی و فۆزای دروست دەبی و دوایش سعدی لە سەحق دەدەرچی کوڕە کاکە ئەوتە بەڵگەم نەبن دەستە بەڵگا کاکە گیان بۆ خۆم ئەو موبایلم لە ناو سارەی سعدی دەرهێنا ئافرەتەکە تەلەفۆنی کردی دەڵێ ئەو موبایلە ئی منە بە خۆم جێم لێ بوو باشە لەوانەیە ژنی ڕەشیدی بی کوڕە کاکە ڕەشیدنی لە چێ بوو ڕەشیدنی نییە ئێ خوش چی موبایلی خوشکی چ دەکا لە کەس سعدی نازانم وەڵڵا شێتان کردم بە قورعان بە خۆ نازانم چ بکەم دەواز بێبینن ناناتەوە تو ئاگال لە من مایە چێنارە ژنی دووەمی نایە چێنارە ژنی سێمیشی نایە تو تاگال لەمەیە ئەرێ هەنار بەسە بوختان بۆ کابرای بکەی ئەرێ هەنار ئەمت کۆش دەبەسە کاکە بوختانی چە ئەگەی شیرین با بە خۆت قبوڵت دەکردن موبایلی پیاو ناو سارەکەی ئەرێ بەسە چەتجا پێ گۆ ناوی شیرینی مەینە هەنۆ ماڵی خۆت چرەوەیە خۆیە وەچی ژنەکەم بەسەر هات وەچی ئەمن ماڵم وێران بوو کاکشم دادەنیشی قەت ئەو ڕۆژ نابینی وەڵڵا گەبزام سعدیش نێ دووەم دیتن ئەزانێت چی لێ دەکەم ئەلو گیانە یەک دەقی باشە های لە خۆت خەریبێ هەنار چێتی نیا مشکلە لۆ حەلکە نازانم چ بکەم دۆرە بە قوربانم ڕاوەستی لێرە الله کورەمەی ستۆپی نییە سعدی سکلێدەری لەسەر چی بە ڕاوەستی خەزۆکە کوی منە خەزۆکە هەیلۆ چ برێم ژنەکەم تۆڕ دەبێ پێمە خەزوان خەزوان کاکە خەزوانی بەڕێز قڕ بەسەرم سعدی بۆ تۆ ژنەیە هەدی کو کاچی من بۆم کەسە بۆچی تو نییە قلیتە بەسەرم برسیتە نانت خواردیە غەزوان مۆزوعی گریگیە باس بە تۆ حەل دەبیت کاکە مۆبایلی خێزانەکەم بزر بووە لەناو سیارێ ئەم منما ئەتو دەینیەوە بەس ئێستا پێت دەرم کو غەزوان بینی خۆمان بی ئەمە دوو ژنمەیە ئەی نێرە دێزی جوانێ دوو ژنت هەیە قوربانم بی لۆت پێم دەری نێرە دێزی جوانی هەمزانی ئەم عالەمت فێرە نێرە دێزە کردیا خەریکە زیاڕۆی ئەدی ئەتی نەیمەتە بە قوربانی غەزوانی بێ ئیشی پێێتی غەزوان حەیرانی بووم ئەتو دەری کاکە ئەو مۆبایلە هی خێزانی منە لەناو سارەی سعدی ژنی من ناوسان عالەمی بووە بودێ نا ئەو سیناریۆیە دروستمان کردیا ئەدی ڕێزم و خێزانەکە دێتە تێبگە ئەتو عەمبارنی على اساس لقى من هاتي ايش عمبالي ما هبوا لما غزني اشياء باكرديا موبايلك يخوت لبيت سو لجاتي موبايل خود موبايل خزان دينا او عندما عندي وفكر لسخون موبايل خزان نفس يعني من بزيشتي تيجيشتي كاكو بمناكري كذا خصوان والله بتو دكري تلا بتو دكري شو مدي بارتي باش ددمي أخشوا بالله عادي أخبارك عادي 20000 ددمي خصوان 20000 دەدێ لوتستكي وڵام 20000 ناوێ زۆرتر كاكا كاين ما بسبيعش 25 كاكا وڵام سەرکەوە كاكا سي وڵام دیسان سەرکەوە كاكا 50
وڵات بڕۆ سەرێ ولا خزمة بجاي بريز وحاملي تمالو دك يقول يا كلمة بلي أو موبايل خزان خۆیتە تیارە نییە إيوه نيا وڵای سەرکەوە كاكا شيستو بيت وڵای کاکە سەرکەوە کاکە گیان ئەویش نەداتێ من بۆ دەکەم بە 75 و یەک قسە ناکەیت تواو هفتا بنت تواو ئێ باش لەمە خاتری مام ڕەشید قوربانت بم زور باشا أو زي استرشد تسمك تلفوني با تلفوني لوبكا نانا کاکە بۆ تەلەفۆنی بۆ بکە جارێ پەلەمەکە بالوي بكا رشد بالوي بكا کاکە باسی بالوي بكا كاتب أو زايد أوه، كاكا. كلهم مشكلة كمان يا استاكا تبو تلفوني بيتش مو مالي تلفوني خو مناك قلت تلفوني شيء باشا يستلوي بكا رقم كشكح كباب الدبي هذا رقمي خزانة ما كرزت وخرجت الكلب خزر كشيت أو بكا کاکە ئەو من شێتەکەن کاکە ئەبێ کە ئەو خارەیە ئەژداری نووساندیە كاكا تلفوني شي او دكا تلفون دكا چییە؟ لازم رابط جوابي دمو كاكا هاوار بس قلت بقى على موضوع كيبي دەی الو بلا فرمو ماشی بارێز باش مبرز من زنابت بارێز موبایلم لەک نەتوە الموبايل تو ادي لو رسمي جناني لسرا ئاخرە موبایلی ژنەکەمە باشا موبايل جني تو لنا وساري ميردي من صدقا ئاخرەوە ئازاین کووە ئەمن بە خۆم عەمبارم هەر کەسێک ئیشی پێم بێ ئیشی قماشی لۆ دەکەمە جە کاک سعدیش بەم نیگۆ اتو حنبالي خوجنكت حنبالني موبايلي ناو سارة لبيرتوا ئاخر ئەزاین کووە ئەوە بە خۆم بەخێنزانم ئەوە غەریب عارین زۆر جارات غەڵەت دەکەین ئەو موبایلی من دەبا مش موبایلی دەبم جواب پێ بڵێم وڵای لەگە خێزانەکەمان زلمانیەکە زۆر جارێکی غەڵەتم کرد بە نەعیش چوومەیشێ كرة برام دزاني تيا او قصانة لو من مكا اتو هندق ناوي ناو موبايلك بينا كبي سلميني او موبايل اجني توا دي خوان لقل باباتك چی دارید؟ چی دارید؟ چی دارید؟ چی بکەم دایکە سعدی بۆ دەنگی نەبوو؟ ئەرێ نازانم من نازانم تۆ موبایل بۆ لەم لاولا بەجێ ئەهێڵی کورە وەڵڵی موبایل لە هەمووشت ضرورترە دایکە گیان چی بکەم مێشکم لە لای خۆم نییە جا مناڵی دوێنێ بۆ مێشکی لای خۆنی ئەگە بگەیتی تەمەنی ئێمە چیەکەن وڵا دەرێ هەندێک ناوی ناو موبایلی بینەگەنە نادەم ئاسانە چاولێ تەلەفۆن لە بۆ لیمۆی دەکا دی خەزۆکە مەرە هەزۆ بدە خەزوە ختی ئەو قسانە نییە تخوا چی تەلەفۆنە کێ سعدیە؟ سعدیە بێ بە من سەوتەکەشی بە بەدەرەوە سعدی گیان چۆنی؟ سەلامەت بێ لیمۆ گیان کوی سعدی گیان چی و کرد وەڵڵا باش نیم ئەو موبایلم بۆ بێنەرەوە تێ لیمۆ کارە ساتەکی گەورە ڕووی داوە چی بووە؟ دەزانی ئەو موبایلە بەدەست چییە؟ بەدەست کێوەیە؟ چیە بەدەست هەنارە هەنار لە ناو سارەی دیتیتەوە دی وانەڵی سعدی ئەی چی بکەین ێستا قوڕێکی بکەم بەسەرما کورە خەمن نەبێ ئەوە سعدی بەزازە هەموو شتەکی هەل دەکا شت نییە لە من دەستی دەرچی ئەوە کوڕەکی جێژۆ کەم گرتیە یعنی کوڕەکی عاقلم گرتیە بە ناوی قاکا خەزوان لۆمان تەرتیب دەکا فێرم کە دەبێت خێزانەکەمە ئەو چە جێبدە لیمۆ هەندێک ناوی ناو مۆبایلەکەم پێویستە چکە ئەو بەڵگەی ویستە ئاتی هەنار گوتی دەبێ هەندێک ناو ئەزە ناوە شازەکان پێ برێ دەی برێ بزانم ناوەکان چییە وەڵڵی سعدی گیان جا ئێستاوەی لە بیرم بێ مامە ئاکۆ پورە حەفسە پورە خەیری حەسەنە درێژیشی تایە حەسەنە درێژ کێیە؟ ئێ کوڕە پورەکەم دایکە بەس بەو ناوە سەیفم کردووە ئەی بوشوری دەخۆ بزەر حەیامانە بچێت دایکە گیان بۆ سەیفم کردو بۆی لەگەڵ ئەو مریشک فرۆشایە لە تەکەڵاونەبێ ئینجا سعدیگان 104یشی تایە 104 چییە؟ ئێدە کاک ماوەکو 104 ناکاتە سەرم دایکە چیەوە تۆ ئەمانم لە کوێ هێنیت؟ دایکە گیان تخوا بەسە ڕاوەستی بە ئەو ناوەکان بنووس ڕاوەستی ڕەشی قەلەم ئەوە کە بێت
ئەوە نانووسێ ئەوە نانووسێ فەرمایشت بری ناوەکان بێ سعدی گیان یەشارەشێتیشی تیاسەرە چی ئەوە تو باشە توخوا عیب ناکەی یەشار ئامۆزاتە دایکە گیان دەبە سەواز لەوە بێنە توخوا سعدی گیان پورە زەینەبیشی تایە بەخوا هەرەو ناوانم لەبیرە هیچی ترم لەبیر نییە زەینەب ئەستە ترسێم ڕەشید ئەوە بکاتە ڕسمەکانی ناوی ببینی باشە سعدی خۆ ئەو چوزانە ڕەمزی مۆبایلەکەی من چەنە تا سەیری ڕسم بکە نەنا ئیشەڵا کۆدی لەسەر نییە بابا بەڵام یەک شتێکم تۆ جێ بدە من لەوێن دەری وا خۆدەوە دەکەی دەری نابی کات ڕسمی عایلی تەماشاکە ناوەکان دەری یعنی بەس بابستە سەر لیستی ناوەکان نەستە ناو ڤیدیۆ و ڕسمی باشە مەسنەوەی 5,000 دەوێ کردیەوە بە 500 کاکە تۆ پێنج کەش لە زیاد دەکەین زۆر باشە تەواو لیمۆ دەی خواحافظ خۆ حافیز باشەرە کچێ تو عیب ناکەی ئەم ناوانە ئاوا خەز نەکەی دایکە گیان بۆیە لێکیان جیاکەمەوە ناوەکان زۆرینەی لە یەکە چێ کچێ کچم بۆ خۆ ناشێن لە ئەو پیاوە سووکە بێڵێ هەبوو کە سوکارەکەی چۆنە ئەم ناو ناتۆرانە لێ ئەنێ دایکە بە سەواز لە سوک بوون بێنە من ێستا مۆبایلەکەم بوون بووە مێ بۆم بێنێتەوانێ جا ئەوە ئاگاو لە خۆ بووە بە ونە نەکرداوەش نەکردایە ئەدە کوڕم جێ بگرە با تەمرینی ئەو ناوانت پێ بکە شارەشێت تەواو تۆ تێگەیشتی کاکە ڕەشید کاکە ئەو ئەمە دەڕۆی باش قوربانت دەم ئەو مۆزوعیلەکە غانمی باز نەکەی غانم زمانی پەلا کورە ماڵا بێ مۆزوعی تۆ بێت چل کەس دانی باسی کە کیە مۆزوعی تۆ باس کە قوربانت دەما بڕێ ئاگا لە دوکانەکەی بێ خواحافظ ئەی قوربانت بم وەڵی گێژۆکە نیەم جارە بڵێ گێژۆکە بڵم بە فلیم چەند بەڕێزە پیاوە چی قوربانی بم گوڵا دەیوە هایە شار توخوا بەڕاستە کورە قوربانە کورە وەڵای نەجاتم بوو یعنی تەواو ئەی دەسەکانە خۆش بێت کاکەوە دیارەکەشت لای خۆمە دە باشە ئێستا دێم برا ئێستا دێم قورآن باش یا توش ئەمە بوومە ئازەمن ئەمە چی لێ بکەم بەڵێ شیرین ئەو چیەوە دەنگە چ بوو خاڵۆکیانەوە کاک مەحەمەدە لە دایرە لەگەڵمانە باشە کچم باش ئەلۆ ئەوە چێ بوو قسەی کرد خاڵم بوو خاڵ تێگەیشتم شیرین جان معقولە تو یەک هەفتەیە لە تورکیا لە بۆ سنەتی ئەو شتێوە بووە ئێمە واین کاکە ئێمە بۆنەکانمان درێژا کێشە قەیناکە شیرین جان بەس بەخۆی لە بۆ سنەتێک بووە چیە چێسی قەم پێ ناکەی نانە جانەکە نانە باوەڕ دەکەم باوەڕ بەس بەڵە خۆ دەزانێ من غەریبی دەکەم حەزمێ بێەوە هەولێرێ پێکەوە دابنیشین دوو قسەی خۆش بکەین بە خۆ دەزان چەند غەریبێم کردی ئەمڕۆ چەند شەمە دووشەمە بانی سێشەمە دوبانی چارشەمە چێ شیرین جان ئەو تاقیم دەکەیەوە فیلە ڕۆژەکانی هەفتەم دەکەی پێنجەم ئیشەڵڵا دێنەوە وەڵای ڕاستی پێویستم بە 300 دلار بوو بەسەر چاو بەڵام شیرین جان ئەگەر قسەیەکی بکەم ئاساییە فەرموو دەزانێت دوو زۆر سەیری ئەو هەموو پارێت لۆ چییە یعنی سیقم پێ ناکەی ینی دەست خۆش بێ دەست خۆ بۆ پێشتری شوا بووی بۆی نەمتوانی لەگەڵت بشیم خوا حافیز جانێکم قەپات مەکە پسیارم گرت بەس دەومی بزانم ئەو زیادە مەسرەفە چ دەیکەی دام گیان خۆتە زای من مۆزەفم کاکە بێمە ڕێک پارەکەتە دەمەوە شیرین جان خۆم نەمگوتێ بمدەوە چە تووڕە بووی نانە جانەکەم مەسرەف بکە بەس زیادە تۆزە زیادە مەسرەفش ناخۆشە کاکە لەوێ مەسرەف گرانە باوەڕەکەی دوێنێکە چوم ئاوێکم کڕی ئاوێکم کڕی بە عەقڵی تۆ بەچەند بەچەند بە 30 دلار بەکو لە نیویۆرکیان لە تورکیایی ئاوی ئاوە وتی ئەو ئاوە نازام شیفایە نازام لەگەڵ کۆمەڵێک کلۆر و ملۆر تێکەڵ کراوە گرانە وەڵڵا شیرین جان ئەگەر تو هەفتەیەش کرد لەوێ بی دەبێ مخانێکت لۆ بفرۆشم نالم بگاتەوە ئیشەڵڵا بەس ئەوە ئەگەر بتوانێ و پارەم بۆ بنێری زۆر سوپاس دەکەم ئێستا پێم بدەن چەندی بنێرم وتم 300 باشە گیانی من ئێستا تەلەفۆن لەو شێرزایی دەکەم حەزەکەی ژمارەکە بدە بە خۆم چکە
پێویستم بێتەوە ینی دوایی نانا ئەتو چاقت بە عالمەدەیە ئەتو بەس بەمبرێ ئەم بەخۆم لۆ دەنێرم الحکوم لله باشە بە قوربان جانەکەم ئەوە تۆ ئێستا پێشەمە دێوە یعنی معقولە تاسەنەوە سەر بەحرێ پکۆ و بەحرە چ بوو چانەکرا ڕۆشتین ڕاستی تۆ لە ڕۆشتی وتی نیوەی مانتاو کردووە نیوەی ماوە دە ئینشاءڵڵە چاشەمێ دێوە دەچە سەر بەحرێ ڤیدیۆکی زۆر جوانمە دەکەی بەخوا قسەم کرد وتم چەند شەموتی چوارشەم هەوڵەدەن ئاو شتی تێکەن بۆ پێنجشەمەش من شتارە من دێمەوە ئەی زۆر باشە شیرین جان تەکلیفەکەم هەیە خێر دیسان ئەفگیان دیسان جانەکەم تەکلیفەکەم ئەوە بوو گوتن ڤیدیۆکم لۆ بکەوە حەسمێ ببینم بە خودەزان چەند لە مەژێتمە دیتیە باشە بەسەر هەردوو چاوم ئێستا بۆ ئەی هاوار بە ماڵم سعدی چیت کرد لە حاڵم ئەی هاوەردە ناڵم سعدی چیت کرد لە ماڵم ئەرە خوشکم وەڵڵه لە مشتێک دێ و تو دەگریان گۆرانی دەرەی کوڕەکانکە سادە میشێت کرد مێشکم نەما شێت بوو دەباش وازە قسانە بینە بڕۆ دەرگی بزانە چێدەی ئەگەی لە خۆ نییە ئەی هاوار بە چ مەشغوڵ بم بە سعدی بە هەنا لەلات شیرین مێ شتێک دایمە لەلاچ کاسبیم نەمەیە واز بنە و دنیای هینەیە خۆیان ڕێکم شاندە خۆیە ئەی هاوار فەرموو کاکە بزانە چی هینەیە السلام عليكم. عليكم السلام سعدي. أستاذ دحام قصاب كاكا غزوان جان. السلام عليكم. عليكم السلام. فل تعال شان. بقرآن نبي. كل تبرو ولا يستري برو. والله ما فكر أنا دي بجورة كان في الشغل. زعلان شان عاقل وكاكا غزوان. يا نصيبه ما شاء الله. ها؟ هي بخير بخير فرموا داش فرموا. كاكا وزع تانكو أحوال تانكو وسع تانكو والله زور باشم فقيري زور توريل إتان دري براسي نم دزاني خيزانة كان أوندا دري بيسا أوندا أنغو بختان تسينا كاتشي من موبايلي خيزاني فقيري غزوان جيمدي كاكا جيمدي قلت ما براسي حالي بتساي خود وزع أول شنا من هيتمها سيقي أوندي بمنيا بس كاكا دي نسعد نكرايا نسعد نكرايا كاتشي أغاتو نسعتي بكي استاكا حياما نابا لكش غزواني مازال بدي موبايلي خزاني تويا مانا دلنياي راس دقيق قد قنعت بموضوع عينيها موبايل خزان تقول لنا ساري بزيد مني ها أنا بينا قلت باشم قول كاكا ست بيقعد الموبايل غلط كلمة جات إن خم إيش نم هنا بو كاكا وا خزانك خوها خوش دوي وا انساني زور ركوت بيكن يعني اللي قراتش خرج سنديان بسر دخوا باور بكد سباك باخلاق او فقيرينيه كفريان وكويا يكديان خوش دوي جاري وهينيه قميصي دكرنيه وشيا يقران يك تصميم ازوليت يكتلباتي موبايلي خوي بينينيا موبايلي خزاني بيني باش صادق قصه كان هم وتدكي ادي وتوهينيا لما تزايد بقى قصه شكاتين غزة تقصيبك يا رحمة الله غزوان ددوسيك يا بقينك كاتشي بده باس خيز علي خودك كاتسنت خليك خوش دوي اسمع ايه أو موبايل إننا ايه أما أمنو خزانة ايه خوتا خزانة خزاني تكاتشي أسامك إننا خزانة منا ايه أما اشتما همو شكا أدي بتونا جو أمن رجع بناعي خزانة سوق مايشة اي تو برام موبايلي خزاني تونيا هم مشتكتان بيكونيا يكتر تنظر خوش ناوي فرم باسورد يبكوا كل ذا باسورد دكاتو بابا بدكاتو أوان خنديا أوت تدري أو باسورد كده أوان يعني باسورد كم خنديا عادي دي باسورد خنديا والله كده والله عفريت كنا بداية بدون كم باسورد كنت خندري كورنيا زوي شق بابا دهامو هناري لك الخود بابا بمرن باشترا بختان بغريبة شي وشي ويدا كان أنا سعدي بيدك دبي تو بس بعد قصدك بكين يقول واودري كاكا واودري سعدي إذن بدك سبكة فرقو بينا موبايل بدي كرم بقرآن هذا سمير دريش تتعش خزامك والله قلنا كم زانت صبا أدبا إيه بدأ من أمتم بدوي لو بابا لو نابي كاس نابي
مام سعدی بە قورعانە بەتنەبێم بوو ناکەم ولا داوي لبرندكم كاكا غزوان جان داوي لبرندكم كاكا ها قلتم بي تمشى علي سعدي لولو هم قصة برز بتو دكاتن ولا قلنا كوراكا كاكا باوري بمنيت ساوكا باوري بمنيتو سمعتش مام سعدی مقالة قال خوشي ليه بجيبي ده كمان هذه خوتي إذنكم لدي؟ هذه تماشای رسمناکەم ڕسمت پەیوەندی بە خۆت و ماڵی خۆتەیە تەماشای ناوەکان دەکەم سیقم بەوانە نییە سیقم بە كاكا دەبی لەگەی تاشەکەی طوال نقدر لينا قال مستنى فيديو ڕقەمی تماشى يقرص بي بكلينا قال داي كاكا او باش تماشي بك او ناوا كاكا تيكا يعني تيكا ئەدە ناوەکان بيبري هل ناوا شنو ده سعدی دراوەست بيبري ئەو ناوەکان ناوەک بڵێ ناو مۆبایلە هەبی حقونا كاكا 2000 ناوي تاني ناو هەیە ناوە شازدەکان بڵێ لون غو بخوتان ناوي ناو موبايل كانت انا ولا برا خو يك دوكمان لبلا ايه كاكا يك دوتش بديت داي دي يا شان الشات بقري کارا بەسێ جیکە بقري زعما ثم ثقافة اللي هي شارع الشيت وتيتو يا شارع الشيت قربت شي دابير ما ربتي دابيت يا شارع الشيت موتا بمدن بترينا وا باوەڕم پێ نییە ناوەچی دی تجيك بونا رحمن بورا رحمة بورا سعدی نیشانم دا رحمة كاكا بابا قال دي داي اوت بورا رحمة ونحت عندك عتي قلنا حتى عندك عتي كاكا مدايلي بدن لتو لكش خانو هذا كتاندك لعشيرتك كتاندك كاكا دبيني جنومي يسالو سركاتونيني كاكا سيقان بيكترينا معايا والله بملي باشر دهم الو والله خيالتني دكا براكم وسيتي باب بقينا دي ها اقسان بدرة بس او مزار مش المزار دكي بونوعي غزي بلا والله أمن خيزانة علي واش موبايل ما هلك نيكا عجيب زاني باش تواوش دريجي بيما دبا ولا بيتي فكر كاكا داي اللي بدل دكي هاك دهم ماتشكا كل قزوان قزوانا سمعتنيش غزوان اي باش مشكلة هاك يزلا قورنيا باشا تو برام داوری بردن دەکەم والله قلق لنتيا نازم مام سعدي يكون اگر دعوه تمام بيدك بكرم برو مش كمان قربك كده برو دي مو عارف تو دبرو اي هنر همون زارش المزام ده كي برا السعدي دهم جابك دهم روجي روي بقسا كانتو حستمو داني الشبو دي بمبي وياري بيبكي روجي منها لا براشينيو تانا قال هذا دبوا تزعين لا بركشتونا هلا سلطاوة كوتاي بيديت نا جابك لا صبيني دتينا محكمة لا تجعد بوا سعدي کاکا سعدی غیرە و دڵپیسی لە چیەوە دێ کاکە لا خوش شويستي فلت لو خوش ويستي بدك أود داتا فن أبرمتو أبو تعرف كم بتصوره شو بتسوونه بازاري بس خزوان زمان سبلا استحي بدي ما أدري ما سعديش نكسي بيناكا حيام تو تازن ناس وانا وخرشي سعدي جان سكان تواوا باشا أما هردوك ما ندايل برنك دكين بلام أو هجور النبيتين نقات تراقبوني لو خذ حوا بليك شو الو كاك دهان باشي ستار ركاكا وكيك سابت تويكي لبي 4 ساعات بهمو دقيقة دكاني بقربان هزاري شمي استا ديموا باشا قوشتي مر هيا همانا ورا من دقا من در دي خوافيس ده باشا خوافيس دبيني او خلش قريب لي دكاتين كاسم بزي ايش نازم بس بنكو مشغولم وازدو در بيسيبين التواو بابا مشغولي كاكا نا والله بشير نكد مشغولي نايشي نيني زاشك هنار سر دبرم نكتو هر كسك نايشي ني بينتن برانبري من تي خراب بيدكم او اخر زاره زور بأقل بلاد تيجيشتمون بس
زۆر کە لە ڕقا چەندە نەرمونیانە نانگۆ سەعولی گۆرە دەفرەت لە سەعولی بدە نەما سەعولی سەعولی باسی سەعولی نەکەی ها دەبڵێ گیان قاتەوە ڕۆژەی نابینیەوە پێت بلێم گیان زەق نەبوت داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن بەخۆ دووبارە نابێت پارچەوچی حیامان چوو نانە دووبارە نابێت تۆ هەموو جارێ و قسەی دەکەی و لە پاشان غەڵەتە چیکە سعدی ئەدی ماڵەکەمان ئەدی ئارامی کوڕمان سعدی داوای لێبوردن دەکەم سعدی بەڵێ داوای لێبوردن دەکەم کۆتا جارە وعد بێ جارش کە دووباری ناکەیەوە دووبارە ناکەم بەڵێم بی بەڵێم بێ جانە جان چ لێنایە برنج و گۆشت فاسۆلیاش گۆشتی مەڕەکێژە هەیە بەڵێ حیرانی بم ئێستا دیم نانی دەخۆی بچم حازرکەم سفرێ ئەدی دەبڕۆ بەخوا خوشکم لایەکی بیاخرە خوایە خۆش شەمالێ تێک نەدەی